بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بارگرانیەکانی کابینی نوێیەم دەکەین لەسەر هاوڵاتیان دیارە 5 ساڵ تێپەڕ بوو وە بەسەر دەست بەکاربوونی کابینی نوێیەم باز لە بارگرانیەکانی دەکەین وە کارنامەیەم کابینەیە لە ڕووی کۆمەڵێک پرسەوە لە مەسلەی موچە بێکاری هەروە لێکترازانی سیاسی مەسلەی باج و ڕسومات لەم کابینێ و ئەو کەمی خزمەتگوزاری و پرسی سەرکوتکردنیش لەم کابینێدا ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان باوەڕجەمال چالاکی مەدەنی لە ستۆدیۆ هەروە لە دۆکشەوە دکتۆر ئیسا سدیق بەرواری چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک باوەڕ بەخێر بێن سوپاس دەکەین بەر لەوەی کە بینە سەر پرسی موچە سەرنجێک لەسەر کابینی نوێم کە 5 ساڵ تێپەڕیوە بەگشتی کابینەیەکی چۆن بوو چۆن پێکات و چۆن لێکترازانی سیاسی لەم کابینەیە چۆن بوو بەڵێ بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان و لە تەواوی بینەران و بیسەران لێرەوە زۆر سڵاو بۆ جەنابی کاک دکتۆر لە باتینان بەڵێ دیارە وەڵام ئەم کابینەی هەر لە سەرەتاوە ئەتوانین بڵێین کابینەی دروستکردنی قەیران و کابینەی دروستکردنی چینایەتی بوو لە هەرێمی کوردستان ئەم کابینەی هەر بە قەیران دەستی پێکرد بە تایبەت لە سەرەتای دروستکردنی کابینە وزاریەکە سەرۆگۆزیران 9 مانگی پێچوونەی توانی ئەم کابینەیە دروست بکات ئەوەندە دواکەوت دواتر دوایەوەی دروست کرا بینیمان ماوەیەکی زۆر بەشێکی زۆر لە وەزیرەکانی ئەم کابینەیە بایکۆتی چوونە کۆبوونەوەیان کرد واروها تەنانەت هەندێک لە وەزیرەکانی بە تایبەتتر بیڵین یەکێک لە وەزیرەکانی لایانی براوی هەڵبژاردن کە لە هەمان لایانی سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێم بوو ئیستیقالەی کردووە دیارە ئێستا شەر بەتاڵی شوێنەکەی بە وەکالەت ماوەتەوە بەڵام ئتر شوێنەکەی بەتاڵ بوو بۆی بە قەیران دەستی پێکرد واروها لێکترازانی سیاسی زۆرترین لێکترازانی سیاسی لەم کابینەیە هاتە ئاراوە بینیمان هەرێمی کوردستان ئەوەندەی تر دوو ئیدارەی و کێشمەکێشی سیاسی تیا ڕەنگی دایەوە تا بەم ڕۆژەی گەیاندین لێکترازان سیاسەکە لەسەر ململانی حیزبی بوو بەڵێ بە دڵنیایی ئەو لێکترازانەی کە دروست بوو لەسەر ململانەی حیزبی و ئەتوانین بڵین ململانەی شخصی لێکترازانی سیاسی لە ناوخۆیی لێکترازانی اقلیمی تەنانەت لەگەڵ عێراق ئێمە گەیشتینە خراپترین دۆخ ئەوە تا ئێستا بینین بەم دەرئەنجامە گەیشتوین کە ئێستا ئەمام دۆخێکە ئەمەی کە ڕوویداوە دەرئەنجامە بەداخەوە باش بەزوو بە شێوەیەکی گشتی ئەگەر کارنامەکەی سیر بکەین بە کەوتو هەژمار دەکرێم کابینێکی کەوتووە ئەگەر تاقیکردنەوەیەکی بکرێت بڵێن لەو 4 ساڵە 5 ساڵێکی ساڵێکیشی هەر بوو ئیزافە بوو بەڵێ وڵاجا دیارە هەر خەڵک سەیری گوزەرانی کۆی هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بکە تەماشای ئەمنیەتی هەرێمی کوردستان بکە تەماشای دۆخی ئابووری هەرێمی کوردستان بکە تەماشای دۆخی ژینگە و موچە و ئیدارەدانی دامەزراوەکان بکە تێگا ئەم کابینەیە نەکەرکەوتو ئەبێ محاسبە بکرێ ئەم کابینەیە بێت دادگایی بکرێ ینی زۆر زیاتر لەوەش کە بە کەوتودا بنرێت باش بینە سەر پرسی موچە مامەڵەکردن لەم کابینە لەگەڵ موچەی موچە خۆران چۆن بوو ئێستاش بڵێن کە بە تایبەت کێشەیە لەگەڵ عێراقی لەسەر لیستی موچە بەبانکیکردنی موچە بەڵێ طبعا لەم کابینەیە داتوانین بڵین زۆرترین قەرزی موچەخۆران کەوتە لای سەرۆگۆزیران و جێگری سەرۆگۆزیران تام دقی لەگەڵ بەڕێزت قساکەین زیاتر لە 11 تریلیۆن دیناری موچەخۆرانی هەرێمی کوردستان قەرزە لەلایەم کابینەیە نزیکەی 11 موچە هەر بە تەواوی نەدراوە نزیکەی دەموچەیەک بە ڕوبع موچە و بە نیو موچە دراوە ئێستاشە بینین لەگەڵ عێراق بەداخەوە گەیشتوونەتە مەرحەلەیەک جاران ئەمانوت پێدانی موچە بوو بە هەواڵی بەپەلا ئەم کابینەیە بڕیار بوو ئەوە نەهێڵێ و بەڵێنیەوەیدا کە هەموو 25 مانگێک موچەدا بەش بکرێ بەڵام بە دۆخێک گەیشتوین ئێستا ناردنی لیستی موچە و تەدقیقی موچە و تەدقیقی لیستی موچە و ئەمانە بووە بە هەواڵی بەپەلا ئەوام ڕۆبینین چەند ڕۆژ تێپەڕیەوە بەسەر 25 مانگە بەشێکی زۆر هەموو موچەخۆران موچەی مانگی ڕابردویان وەرنەگرتووە و بەشێکی زۆر لە موچەخۆران موچەی مانگەکانی پێشتریشیان وەرنەگرتووە بەهۆی ئەو خروقات و فرت و فێڵانی کە لە لیستی موچەیە هەیە باش ئەنی ئێستا ئەوەی کە لە سێ ماوە لیستی موچەکەشیان بۆیان حاضر ناکرێت واللهی کە ئەرکێکیان ماوە بڵێن وەکو لیستی موچە بەڵێ دیارە لیستەکە حاضرەکەن بەڵام هەموو مانگێک بە کۆمەڵێک عیب و عارەوە ئێمە لە میدیاکانی بینین نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراق بەداخەوە جۆرێک لە عیبداریان بۆ ئەو نوێنەرە بەڕێزانەش دروست کردووە هەر جۆرە و هەر کاتەوە بە جۆرێک لیستی موچە دەنێرن فەرقێکی زۆر لە ژماری موچەخۆران فەرقێکی زۆر لە بڕی پارەکەیان هەرم کابینەیە کە دەستی کرد بە موچەدان موچەی هەرێمی کوردستان نزیکەی 840 میلیارد دینار بوو ئێستا قایمانێرن
965 هەر ئەم فەرقە زۆرە کەست تعین نەکردووە پلە بەرزکردنەوەت نەکردووە و کۆمەڵە خەڵکی زۆرت خانەنشین بۆ معقول نیە موچەکەت زیادەکە یعنی بەڕاستی بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بۆ کۆی لایەنە ناڕازی ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی کوردستان ئەمە جێگەی تێبینی بوو وای لێ هاتوو ئێستا تەنانەت هەموو دنیا بەڕاستی تێبینی هەیە لەسەرەماوە بینین هێزەکانی هاوپەیمانان هاوکاری هێزەکانی پێشمەرگیانە کرد ئەوانیش تێبینیان بۆ دروست بووە و ڕۆژانە وەزیری دارایی حکوومەتی عێراق بەردەوام نامە و پەیامی هەیە داوای ڕوونکردنەوەکە بینیمان وتیان ئێماگەی لیستی موچە بکەین بە هەژماری من و بە ئەلکترۆنی ئەچینە دۆخێکی ترەوە کۆمەڵە بەڵێنی زۆریاندا هەر ئەمڕۆ نوێنەری هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق بینیم ئەڵێ هەموو شتێک وەک بڵێ شامی شەریف و کێشەی موچە نەماوە آخر کێشە نەماوە لە مەیدانی واقعی و عملیا خەڵک موچەی وەرنەگرتووە چۆن کێشە نەماوە باشە بەس بوو بانکیکردنەکەش کێشە دروستەکان لەگەڵ عێراق بپێی بڕیاری دادگای فیدراڵی بیت ئەوەی کە بەرزگوت پێشتر موچیان خوار و ئێستش کە هەوڵەکەی لە عێراق و موچە بچێت سەرسکەی خۆی کێشەی بۆ دروست دەکەن بە وانکیکردنەکە یا پێداگیریکردنی زۆر لەسەر هەژماری من بەڵێ دیارە بابە هەرچەنەوە بەشێکی اختصاسی یاساییەکانە بەس بایەمە بین لە لێدوانی دوایین وتەی بەڕێز وەزیری داراییەوە خۆی ئاماژەی بۆ داوە کە بانکی TBI وەڵامی پەیوەندیەکانیان ناداتەوە و هەروەها ئەوان بەڕاستی فەرقێکی زۆر جیاوازەکەن لە بینی تەوتین و هەژماری من ئەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئیداری ئەو مالیاتە کەمەی پێ بدەن کە ئەیجێڕنەوە بۆ سندوقی گشتی نەک تەوتین بۆ تەمینی موچە خۆرانە بەس هەژماری من بۆ حەلکردنی کەم و کورتیەکانی موچێ یعنی ئەبێمە ئەمە لێک جیا بکەینەوە ئامانجەکە بەڕاستی بە بانکیکردن نییە ئامانجەکە بۆ ئەوەیە کە تۆ بتانی بە نیوەی ئەو موچەیەکی ئێستا ئەیدەیت بەس بە ژماری وەهمی پارەی موچە بخەیتە سەر هەژماری هاوڵاتیان و دواتر لمتیان بکەیت و سنوورداریان بکەیت لە بەکارهێنانەکەی بەڕاستی مە مماتەڵەیەکی خراپە یعنی من نازانم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم هەموو ئەزمونە ئەبینین لە چواردەوری خۆمان و ئەو هەموو ئەزمونە شکست خواردووی خۆیان ئەبینن دەسەڵاتداران هەر بەڕاستی کەی بەهۆش دێنەوە ئەبێ ئەزمون وەربگرن چیتر سزای هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان نەدەن بەداخەوە سوپاس دەکەم دێمە کاکتۆر سوپاسی جەنابیشت دەکەین دەمێت سەرنجی بەڕێژ بزان لەسەر کابینین و مامەڵەکردنی لەگەڵ پرسی موچەگە لەوە دەست پێ بکەین وە زیادبوونی خەرجی موچەش بڵێن هەر لەم کابینێک کە خەرجی موچە زیادی کردووە کە خۆیان باسی چاکسازیان نەکرد. کاوتۆر گوێت لێ ئێمەیە؟ بەێ پرسیارەکەمان گەیشت؟ دووبارەکە عفەن قەتع بوو نەتهاتەوە سەبارەت بە کابینەی نۆیەم و پرسی موچە لەگەڵ بەغداد مامەڵەکردن لەگەڵ پرسی موچە لە ڕابرداوە ئێستش لەگەڵ بەغداد و بڵێن کە کێشە هەیە لە لیستی موچە لە بانکیکردن و زیادبوونی خەرجی موچە لەم کابینەیە فەرموو. بله بسم الله الرحمن الرحیم دەست پێکێ سپاس بۆ vê delîvê mesela موچەی حتا vêgavê ya muellaq may حکوومەتا عێراقê razî nebûye ser hejmarî min ev hejmarî min حکوومەتا herêmê dibêjît ev kabînanî eva vê dimahîkê kabîna nehê ew jî ji ber ku ev dibêjît îla hejmarî min ez موچê fermanberê xwe bank kem و حکومەتا عێراقê dibêjît evel def me merfoza em vê qebîl nakin îla ew bank bin evêt حکوومەتا عێراقê muwafeq el serkirî ku du sê bankeke mehdûdin ya dest nîşankirîne û ev jî Misrin û ev zerarmendê serekî yê vê bankkirina parey ew jî her fermanber e û tabîî yanî ev biye eger ku mesela gîrobûna موچەیە mesela خانەنشینی ew gelek ku dibêjin nebaşêdiyê dîfrahatîn mesela vê bankê heta vêgavê ya ma muellaq. بەڵێ بە سەبارەت بە خەرجی موچەش کە لەم کابینەی زیادی کردووە سەرنجی بەڕێستان چێکە سەر ڕایەوەی کە بۆ نمونە دامەزراندن وەک خۆیان بە کێبرکێنە بووە خانەنشین بوونی 5,000 فەرمانبەرێ ساڵانە بەڵام خەرجی موچە نزیکەی 7 ملیارێک زیادی کردووە سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە.
اف موچه درست هات بوندان وی کابینا نه ما به وان 4 ساله دا 11 موچه درستی نه هاتی ندان یعنی نزدیکی 11 تریلیون دینار خلق فرمانبرا یه هاتی نخارن یعنی نه هاتی ندانده بیجین مفروض بوم که ما گوتی یعنی هات بانا بانک کرم درستی و موچت وانا درست هات بانا دان اوه جیشبر کو اف یاسایاش پرلمانی در کدی اوه چاکسازی شماره 2020 وی حکومت درستی جبجه نکری اف یاسایا هر واسا مثلا زیده کرنا با جا هر واسا دوی حکومتی دا گلک یا زیده بوی و اجبر کو گلک باجو ضریبک و مازن یادان اثر خلکی و اوجی ضررمندی سرکی هر اف حوالاتیه بویه یعنی بری چند روزه که جیمت چاف بکفتنه که خدا گود بو خلقك ضررمندی سرکیه و خلقك ویگاوی پال حکمته یعنی خلقك عامل حکمتیه با حکمت شورد کرد یعنی خلقك یه خسارتش ناحیات چه دی بجن وک عاملی و شول و کاسبکاری چه وجی وک فرمان بر بله هر واسه مثلا خانه نشین آشی اف خانه نشینه موچت و زیده نبوینه او مستحقات خانه نشینی که وید ورگرد بانا چون که هر خانه نشینه که خانه نشین ببید مستحقات توی که چند سال مثلا یه های دستیرین ورگرتینه یه های مستفید نبویش لای حکمتی و مفروض ابدانه اوجی نهاتیه کرن بوان خانه نشین یعنی دورو برید 5000 خانه نشینات و فتره دایت خانه نشین بوین نت مستحق بون اشلای و حکومتی و کابینه و کاکتور بس یوت که یاسای چاکسازی که هر به پیو اسه دبوای بری پاشکوتی موچه دیاری کرابه بەڵام ئەمەش نەکراوە کە بۆ ئێستا بە فەرمی حکوومەت ڕابگەێنێت چەند قەرزداری موچە خۆران ئەو موچانە بتوانرێ بەکاربێن بۆ قەرزەکانی ئەو کارە بە ما گوتی یعنی وجا اجبر کو درستی اف چاکسازیه اوا 2020 جمانه 2 وی حکومت جبجه نکریا درستی جبجه نکریا کو ام دیشین بجین اوی حکومت سرکفت نه اینایه برو واجی شکستن اینای ات حکمرانی خدا خاصتا مجال چاکسازیه دا اف زاریبال سر خلکی زیده و 300 ساده دوان 4 ساله دا یا زیده تر لحاتی یعنی هر بار خلکی گران کری و امشین بجین حتی دلیوا کاریشی بو خلقه کی نه رخصان دیا نه دیار کریا و اینا وجوده که خلقه بخوب دلیوا ببینید و بخو شول کرد یعنی حتی ما بسیار گلک خلقی خوکر خاصتا اوید تاجر اوید شول کن بحثی یعنی میلیونها دینارا آنکو ام دیشیم بشه میلیون دلار یلوی حکمتی کو اف حکمت دینی خول وان تاجر بصفرین دفع دا اف خلکه اف تاجر بازرگان دابشید شول کدفع اف حکمت دینی وانا داته وجا اوه یعنی مسترین ضرر کلوی حولاتی باید طبیعی هکر پاره نهتا دست تاجری بازرگانی دی بیجین و اوجی شول ناکد طبعا اف تاجری شول کد البردستی دوی مهندسن اندازیار دی بیجین و عاملت بردستی و مراقب و حتی دموی که اوه همی یعنی مجموعه که مروفای البردستی دوان تاجرا شول کد اوه همی دلیوت کاری نه تینا راوستاندن و برین دا اف خلکه شول نکرد یعنی همشین بجین اوی حکومت شکستن یا اینت حکمرانی خدا وی کابینه اجبر کو دلیوت کاری نه رخصان دینه درستی موچه نه هاتی ندانان ضررمندیه که مازن یا گهشتی حولاتیه باشه بس اوی که برز باست کد او دا کوکیان لسر هجماری من بوچیه و سبار دوش همو مانگیک کشه للیستی موچه زیادکردنی بلین موچه خور هیا سەرنجی بەڕێزیامە بۆ دروستکردنی کێشەیە بۆی کە موچە نەچێتە سەر پێی خۆی لەگەڵ بەغدام کێشەیە چارەسەر بکات بله وصل ديارة يعني اكو ام كرديت باش نفانات فيت يعني تشابك الحكومه العراق بدن ويشا كمقصد ومرامت واناتشنا بوشي حكومه هرمي يوم مصر لسر هجماري من بوشي
ما چه قیدیه هکر دیف حکومت عراق بچن او بانقت واد دست نشان کرین وان فرمان برای همیا بانک کن و حسابات تو بچن سر بانقت اوت حکومت دست نشان کرین او بانک همی یل کردستانی هین هر پارێزگای که قسمک دو آنجی سه یت هین بس او سادیاره که وانات وید ریکا هجماری من قازان جاکه آنجا کم بیشین چپ کلوان فرمان برابداد و قازان جکادی جه بکن و درستی موچوان فرمان برانه دنی و اوه طبعا اوه خلق ما مفروض وی تشتی بزانید یعنی اوه باش نینک و اف چند تتکرن و هر خلق ما في حکومتا یا هل بجارتی دی بیشین هل بجارتنید بس بوش تو چاک سازی ناکی تو باشید یل وی خلقی ناکی خلقت بشتتا متود وی خلقت بيجي متود في باش مادام خلقت بيشتا متود في تو بوچينا بيجي خلق متود في ابا الزحمتات ابا تعبات وحقا يعني وقت حقا كذا منتك الخلق كات ابا حقا موظفيه يا هولاتيه ابا هولاتيته اگر تو نشي حكومه بريفا بي زور طبيعيه برينا خارب لهندك دي بن حكومه بريفا بن يعني كان بري خوب دني ابا سري 33 سال يا امد وان خوشادات جين يعني دهان موچت ما يتاتي نبرين موش بدرسي نهاتي ندانان وجبلي ما مشكلة كديج الفيري هاي سبب في نا دليفت كاري و بموچي و موچبرين اوان همين خوشا يعني 800,000 خلق عراقي کوچبر بو يچواش ده ولاتي جوانا نزيك 100,000 بس الكردستاني چون يعني اولش ما ايكش مشكلة قالك مازنا بو خلق ما چه بو يا جهلت ما نمان قالك خلق ما جهت خويت شوليت گرتين افهمي سبب هنديكو في حكومه سركفت نينايه سپاس دەکەم دوای دێمەوە خزمەت سەبار بەدۆخی پارێزگای دۆ کۆلی کار و بێکاری و ئانەش قسە دەکەین کە لەوێ دەواازەیەکی سنووری شێ ئیبراهیم خەلیل کە داهاتێکی زۆری هەیە ئاخراوەتە خزمەتی خەڵک دێمەوە خزمەت کاک باوەڕ سەبارەت بە هەلی کار و مامەڵە لەگەڵ گەنجان لە کارنامەکەدا باسی ڕەخساندنی هەلی کار دەکە و باسی ئەوە دەکە گەنجان سەرمایەکی گرنگن بۆ وڵات لەم کابینێ بڵێن چۆن مامەڵ هەم لەگەڵ پرسی کارەکە و گەنجانیش کرا بەڵێ وەڵی بەداخەوە ئەوەی کە هەیە ئەوەندەی شعارە ئەوەندە لە مەیدانی عملیە خزمەتکردن نییە بەڵێ بینیمان لە بەتایبەت لەم کابینەیە لە هەڵبژاردننی ڕابردوودا زۆر بەڵێنی هەلی کار و دابینکردنی ژیانی شایستە بۆ گەنجان بەڵام بابین ئێمە بە داتا تەحلیلی ئەم بابەتە بکەین بەس لەم کابینەیە باسی پێشتر ناکەم 105,000 گەنج لە هەرێمی کوردستان کۆچی کردووە یعنی بۆ ئێمە ژماری دانیشتوانمان چەنە ئەسڵەن لە سەدا چەند ئەم کۆمەلگایە گەنجە و 105,000 کەسی سەری خۆی هەڵگرتووە بەداخەوە جارجارە بینین ئەو ئێستاش کە لە ڕێگا بووین بۆ ئێرە وازانم وتیان بەداخەوە بەلەمێکی تریش لە مەترسی نقم بوون و ئەوەدا یعنی خەڵک تاکەی گەنجی خۆی بە زیندویی بنێرێ بۆی بە دوای معیشەت و ژیان بڕوە بەڵام دواتر بە مەیتی بۆی بێتەوە بەداخەوە بە هەندێکیشان هەر جەنازەکانیشان دەست ناکەوێتەوە ئەم کابینەیە ئەوەندەی بەڵێنی بێکردداری داوە ئەوەندە خزمەتی خەڵکی نەکردووە بە حقت لەبەرەوەی ئەگەر ژیانێکی شایستە هەبووە بۆ گەنجان هەلی کار هەبووە پێشینەکانی هاوسەرگیری و دامەزراندن هەبووە ئەم هەموو گەنجە ئەم وڵاتی بۆ بەجێهێشت ئەسڵەن با بزانین ئێمە لە 10 ساڵی ڕابردووە غەیری هەندێک کەس کە خراونەتە خزمەتی سەربازی هێزێکی دیاریکرا و هەندێک بەرپرسی دیاریکرا و کیان دامەزراندووە ئەوە دوایین جاریش بینیمان زۆرترین ڕێژەی هێزی چەکدار لە قایمەی موچەدا زیای کردووە بە گرێبەست و بە هەندێک شێوە خەڵکە هێنن ئەیانکەنە چەکدار بەداخەوە ئەم کەسانە ئەبوو فرسەتی زۆر باشیان بۆ بڕەخسێنین کارگەی نیشتیمانیمان هەبێت لەو کارگانەیە ئیش بکەن نەگەوەی ئەم هەموو گەنج و جاهلە جوانی خۆمان بکەین بە چەکدار و بە کوشتیان بدەین بۆ شتێکیش بەڕاستی کە نازانین چی لێ بەرهەم هاتووە بۆیە ئەمانە هەمووی مەترسیە لە سەرژیانی گەنج بەزۆکو پرۆژەژەوەی کە باس هەلی کار دوێنێ ئامارێکی کێتی بەڵێندەران هەبوو زیاتر لە 1000 بەڵێندەر بڵێن ئیفلاسیان کردووە ئەوەی کردو کالی کارکەم بێتەوە گەنج و بڵێن خەڵکە تا دەستوین زانکۆ پەیمان کە بەرەزووت دامەزراندن نییە تووشی زیان بوون لە ڕاگرتنیان پرۆژانش خەڵک زۆر زیانی کردووە بەڵێ کاک حەکیم ئەم ئاماری کە پێشتر ئاماژەی پێدراوە یەکێتی بەڵێندەرانەوە جەنابەت فەرمووت بەس جگە لەمەش ئێمە کۆمەڵێکی زۆر لە کۆمپانیەکان هەردایان خست کۆمەڵێک لە کۆمپانیا بیانیەکان هەرێمی کورسانیان بەجێهێشت و ڕۆشتنەوە لەبەرەوە ئەمە هەمووی هۆکارە بۆی کە ڕێژینی خۆی مەوەستەوەیە کە بۆی باز ڕسوماتەوە هەندێکیان داخران ڕۆشن بۆ ناوچەکانیکەوەش هەلی کاری کەم کردەوە بەشێکی بەهۆی باج و ڕسوماتەوەی بەشێکی بەهۆی نەبوونی ئەمنیەتی کارکردنە بە حقت لەبەرەوەی هەڵەکوتنە سەریان بینیمان چەندین خاوەن پرۆژە تەقەیان لێکرا چوونە سەریان سەرانیان لێسەنن بە ناوی باجەوە بە ئەنواع شێوە پارەیان لێسەنن
ئەم وەبەرهێنان و ئیسtisمارە بۆ بکەن لێرە بەڕاستی ئێرەیان بەجێهێشت ئەمانە هەمووی هۆکارە بۆی کە ڕێژەی بێکاری زیاد بکە و بەداخەوە ئەوەی زۆر لەمە خەتەرترە دەرمان و هەندێک شتی بێکەڵکیان خستە ناوم کۆمەڵگایەوە یعنی ئەمە دیوێکێتی بابەتی قوت و بژێوی گەنج دیوێکی تر هەر بنیەی تەحتیان لە هەرێمی کوردستانە وێران کرد گەنجی ئەمە گەنجی چاپوک و ئازا ئێستا بینین ڕۆژانە ڕۆژێک بە 40 کیلۆ ئەو دوێنێ تەماشای راپۆرتێک مەگەر هەفتەی وا هەیە نزیکەی 500 کیلۆ بەس دەرمان و حەبوو چی لە هەرێمی کوردستانە بەداخەوە دەستی بەسەر ئاگیری مادەی هۆشبەر بەڵێ مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان کارگەی بۆ دروست کرا هەمووەمانە گەنجی ئەمە بەلا ڕێدا ئەبا ئەبینین سنتەر و دامەزراوەمان هەیە کە لە خزمەتی ڕەوشت و ئاکاری جوانی گەنجانە کێشە و لەمپەڕیان بۆ دروستەکەن هەرچی وەسائلێک بۆ بەلا ڕێدابردننی گەنج بێ لە میدیاکانی خۆیان لە چی گرنگی پێدەن بەڵام ئەوەی کە خزمەتی گەنج بکە بەڕاستی ئەمانە دەستی بۆ نابن بینیمان یاریگاکان پڕ ببوون لە جەماوەر و لە گەنجی خاوەن جۆش و خرۆش وای لێ هات ئێستا تۆپی پێش و وەرزشیشیان نەهێشت چیمەنەکان زەرد بوون خزمەتی چیمەنی یاریگاکان ناکەن تا گەنج بچێ هەر تەماشای تۆپانەی تیا بکە من نازانم چیان هێشتۆتەوە بۆ گەنج هەر پەڕاستی چی ماوەتەوە لە هەرێمی بەزۆ کۆی کە بەرە زوودت کۆچکردن بۆ دەڕێ وڵات گیان لە دەزانی شەبوو بەرپرسی ڕاستەوخۆ لەم گیان لە دەزانی خوێنیەوانە کە ماوەی ڕابردوش بڵین بەلەمێک لە ئیتاڵیا ژێراو کەوت خەڵکێکی زۆر لە باشووری کوردستان بوونە قوربانی بەرپرسی یەکەم مەسروور وەرزانی قوبات تاڵبانی گەنجانە بەدڵنیایەوە ئەوان سەرۆکی ئەم حکوومەتە و جێگری سەرۆکی ئەم حکوومەتەن یعنی ئەبێ هەر خۆیان پێشەوەی ئێمە بێڵین هەست بەو مەسئولیەتە بکەن ئەم خەڵکە لە سێبەری ئەوان نبووە بەڕاستی هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بە دیارە و حکوومەتە و ئەو ئیدارەدانەوە دانیشتون کە ئەم برادەرانەیەکەن بەڵام ئەوە ئەبینین زۆر بەبێ موبالاتی ئەوەی کە زۆر خسپێتیانە خزمەتی گەنجەوە ئەو بینیوانە جاروبار $2,000 دەن بۆ هێنانەوەی تەرمەکانیان هەموو ئیمتیازی حکومەتی هەرێم بۆ گەنجی ئێمە هێنانەوەی تەرمی گەنجی ئێمە بۆ لە پشدەر و بتوێن لە ناوچەکانی شارە زۆر لە جیاتی و گەنجانە هەلی کاریان بۆ بڕەخسانایە ئێستا دێن منافەسەیانە کامیان زووتر تەرمی گەنجەکانمان هێنێتەوە باشە بەس باسی ئارامیشی کێتەر لەماوە ڕابرد و گەنجێکی کاسبکار لە سلێمانی بەرەس هێزێکی کۆماندۆ بڵین کوژرە هەر خۆشیان باسی ئارامیان دەکرد بانگەشی هەڵبژاردن سدەبێ خەڵک چۆن وەڵامیانداتەوە کە ئەمجار لە سەروبەری هەڵبژاردننی وڵای خەڵک چۆن وەڵامیانەداتەوە کاک حەکیم من بڕوام وایە خەڵک زۆر لەوە وشیارترە کە هەندێک کەس بیری لێ دەکاتەوە خەڵک وشیارە وەڵی کەس دوایمانە ناکەوێت ڕێژەیەکی زۆری خەڵک پێشتر بایکۆتی کردووە نەچۆتە سەر سندوقەکانی دەنگدان ئەوەشی کە چووە و متمانەی داوەتەوە بەم دەسەڵاتداران و بەم زاڵمانە یا شەریکیان بۆ بە جۆرێک لە جۆرەکان یا بندیوار و موچەخۆری بێکەڵکی ئەوان بووە یا میلیشیان بووە یان بە زۆر نردویانێتە سەر سندوقی دەنگدان ئەگینا خەڵکی هەرێمی کوردستان وڵی شەر بێ بە فرسەتی ئەزانم ئەمەش بڵێم هیوادارم خەڵک بە جۆش و خرۆشەوە خۆیان ئامادەکەن بۆ سزادانی ئەو بەرپرسانەی کەسی و ئەوەندە ساڵە سزایم هەرێمادن سزای خەڵکیم هەرێمی کوردستان ئادن ئەبێ ئەم جارە دۆخێکی نوێ بێتە ئاراوە خەڵک ئەو وشیاری و وعیی کە هەیەی تەرجەمەی بکات بەڕاستی ئەو ناڕزایەتی کە هەیەی تەرجەمەی بکە نابێ ئەم ناڕزایەتیە تەنها لە سۆشیال میدیاکان و لە قسەی بینی خۆمان و مەجلیسەکانە بمێنێتەوە ئەبێ ئێمە ئەمە تەرجەمە بکەین جا هەندێک جار خەڵک سار دەکەنەوە من هیوادارم خەڵک وشیاری خۆی بەکاربێنێ لە بەرامبەر ئەو ساردکردنەوەی ئەوەندەی تر بە جۆش و خرۆشەوە بڕۆن و سزایی ئەم کەسانە بدەن کە سزای نەوەکانیان نەدەن سوپاس دەکەم دێمە خزمەتت کاک دکتۆر ئیسا سەبارەت بە پرسیاری کار و دۆخی بڵێن گەنجانیش لە سنووری پارێزگای دۆک چۆنەوە تایبەت کە دۆک خاوەنی خاڵێکی سنووریە کە ئیبراهیم خەلیلە کە داهاتێکی زۆری هەیە ئەگەر بخرێتە خزمەتی خەڵکەوە لەوێ پرسیاری کار و بڵین دۆخەکە چۆنە بۆ گەنجان و بەعام پرسی کارکردن بله والله مخابن يعني ما دو درجات سنوري نكيت هين يا بريم خليلة وسرزيري دو درجات سنوري ميت هند قال تركي وجبلي أبد ما بينما وعراقي وعراقي في قفينا ما يدي بيجين يعني شزاري باجو أفتشان هاي تورجتن بس مخابن يعني أفدهات إجوان هردو جومركاتهت خلك ما أبدنا مستفيدة جي والله وبالله جنجت مات بطال وعطالا الكولانا نظام دي تشكن أبيت مدرسة هلال ويقف جان جولو بشتي هنجي ورا أبيت درچو دنیا کا درچو ما هي صادان هزارا ما درچو تين کردستان و بالذات الدوكي
يعني دلیوت تعیین بوانانین یت شولی بوانانین پیمانگه و اوه شولی تجاری بازرگانیش در وی حکومت اوانینه يعني مخابن اوه بیا اگر ویگا و بهنا عالمی آتنگ بوی هند عالم چتاش در وی ولاتی هند عالم يعني چند يعني دلیوت انتحار خو کشتنی هبونه و بردوام ماشي اوت هين مثلا ويغا في ماده حشيشه الكردستاني زياده بو بالذات الباريزغا دوكي يو زياده بو يو خلك يعني بطالي ودفيت خو انتحار كات خوب كوجيتون زاده شكاتي برفندي وچيت مثلا حشيشه تريو كي فاتشاب كيشيت يعني اوا همي ضررمنديه جوي حكومتي تشبو يعني اوي حكومتي دليفيت كاري بو في خلكي نديدينا جارك مناقشه ما بين سائق تاكسي او ايكي باجرفانيا دوكي اول دوكي تشبو برادر منم اوی سایق تاکسی گوته و با جروانی بوچی هند گنجت من نادن شولی بوچی دیچنش در و ولاتی هندک خلکی این نیت بنگلادشی آنجی ید غیر دولت گوتی من خلکی مشغول نکرد اوی سایق تاکسی گوتی گلک رگه کاب صناعیه او سایق تاکسی با فزره هبو پاکر نوکه اوید شولی دا اندازیارت واده بجین برپرست وانا اکید نوکه فکر و باشتر و مستر بس چه ناکن اوی سایق تاکسی از تشتکی گلک نمونه جان بو اوی فرمانبر با جروانی گوتی بشوی بلا فرما خد جحیلت مشغول کن بشوی ام بیشین کناس یعنی ده بیشین پاریزرت با جروانیه بشوی شول کن چنه همین محلا پاکش کن پروژه دی در کوید کس نزاین که او محلای پاکش کرد یعنی بشوی دی بخوشول کرد پروژه دی بطال و عطال بید او جحیل ما داشولی بس او صادیاره اف حکمت ما خو اوش دست پی که برای سالت نوتا دا حتی ویگوی نوید خدمت خلق خوب کرد نوید هاری کار یا خلق خوب کرد مدوید از تشکی بو خلق خوب جم یعنی خلق ما بلا خوششار کرد حتی ویر بلا بز بید مدوید از تشکی بو خلق خوب جم بلا حتی ویر خلق ما هشار بید و بلا بز بید هکر ویگوی 4 روزا ایک پال ایکی بید عامل ایکی بید 4 روزا بو شول کرد و پرا نداته پاری توی نداتی 4 روزا بشور کرد پاری نداتی اکید اف عامل جارکا دینا چتا شولی بجید ایدی اس ناهم مادام تا حق 4 روزا ندامن اس ناهم باشه او هر 4 سال او خود سالت نوتاد حتی ویگا وی او حق مبدرسی نادن ما نه بسه ام جارکا دیوان حکمت هر بینین پر بجیرین و هر وید گل مب کرد ما چه خود قبول کرد و اوش خود چه نکن یعنی باشه ما جارک تا خود چه نکرد 2 جارا شرچه بو 3 جارا داعشات جارا دی ارهابیات ما او خود سالت نوتادا يعني معقولة حتى في قوة دليفة بتنكت في دهاتي جمرك بريم خليل أو سرزير بين الخلق خو صرف كي ودليفة كاري بوفان جحلا ببيني وفان جنجولا وفان درشوية هم يتعين كي بس وصاديارة بحكومتنا في شخص زيل كات. باشا بس كالتور يعني سودة هاتيك إبراهيم خليل وسرزيرش كمرزيكي نافرمية بلين هیچی نەخراوەتە خزمەتی سنووری پارێزگای دۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ خەڵکەکە سوودی نەبینیوە هیچ تایبەتمەندیەک لە داهاتیە و دەواازانە بە ناوچەکە نادرێت؟ بله امنا بجین اجاری یعنی فایدهش دفعه فایدهش ویدو هاتی نکریه بلکه گله تشکیکیم یعنی اوه خوش سالت نوتا دا اوه حکومته اوان هر دو پارتی دست حالات حکومت کردستان یا دست وگرتی حتی ویگوی اوه 33 ساله شنی امیزا خود بینین کو پیچه که هاتیا پیش یعنی معقوله 33 ساله شنی تو باجه را که وکی زاخو پیچه که هندک خدمت گزاری بوب کی و بینیا پیش يعني او جهر يعني قالك شوان وي كارتي يكريت بازركاني بس شو مشكله نينا يعني الريك جوان دايا دفري باشا با هكا بوشي صارت نوطا تاونات كر بوشي صارت 2000 تاونات كر وبوشي بوزا خوبتني مثلا بونمونه ابد هو كابا سيميليا ابا مثلا اميديه ابا اوكريا ابا قزون وحيه مهمي بوشي افتشان تكرين يعني واتا دفرت مبدرستي قازانچ نکریه جوان هر دو دروازه نه سرزیری و نه ابراهیم خلیلا باشه بەس بەگشتی بە پێیامارەکان بێ ڕێژەی بڵین بێ هەژاری لە دهۆک زیاتر لە چاو پارێزگاکانی هەرێم هۆکارەکەی چییە و خەڵک ئێستا لەوێ زۆر تووڕەیە دەکرێت ئەو تووڕەیە بەکاربێنرێت بۆ گۆڕانکاری لە هەڵبژاردننی داهاتوش چ پێ نەوێت شک تێدانینە سەرسەری عێراق دهۆک یا ئیکیا دەرکەتی بۆ هەژاریە يعني حيث مخابن مع العلم قال هندي جي زنجين ترين باريزجها العراقي
و رجا هجاریه جی پتری خرایا یعنی وره وی براوردی بکه یعنی همشه بجین تخان ونجی نمایه یا نیت این اوت هایلای یعنی اش خراب بلندتر و یه دیجه اش همیا فقیرتر يعني أفهم وكي ما قلت يعني فيت خلك ما بلا حتى في بس بيدخل الشاركة يعني في حكومة السزاب داد باشا چونكو أف حكومة نهاية تسد شريكا ما جارك 2 3 4 5 يعني أفا چند جارة أفا نه كابينة يعني باشا أفا نه كابينة يعني معقولة تو چاكسازينه كبو في خلك خو معقولة تو ياسا يا چاكسازي جبجينه که برلمان كردستانه أفا خانه نشین اوه دامزداناندن اوه دلیوید کاری اوه راست وکر ناموچا او حتی دمایی که یعنی جوان همی کارا اوه همی نهات یکرن خلک می بزار بو یکی ما گوت یعنی نیزی که 100,000 دوی مرحله اخیره دا خلک می چوش در وی ولات او بردوام جی عالم چید بردوام یسات کنه رو کام بدناف خلک کی دا خلک کی نوید کردستان بید خلک کی نوید دفری بجید یعنی وان هند بین خلکی اطان کی موچنینه معاشنینه یعنی بیگو یا بر عالم برزبوی یا بر خلکی برزبوی نسانی دی چاوش که بو کره خو اینید یا بر خلکی برزه بو نصران دی چاو شوله کی بخو کرد یعنی حتی في درجه بنا على میانتنگ بوی یعنی اجاری چاک سازینی نه گله تشکی کم نبید و ابا هیجی بس بو اندامت حزب دست حالات متنه بخوب دلیفت بینن دن فرق خرابت خو جماعت خو اوت مستثمر و او تنی شود کنو خلک کی دی عام یه خسارته بله سپاس دکم دیمو خدمت کاک دکتور کاک باور جگل پرسی بلین ابوری لروی بلین اسایشوان و لسردمیم کابینه سلگال بغداد به گروپ چکدار کان سلگال ولاتان دراوسه به لمروشو یعنی جورگ ل ان سقامگیری هبو جگل ویکرنا خوش باسط کد کد اعتراضانی سیاسی هبو بله بداخل سام مترسی جوله لسرهریم کردستان هیک کاک حکیم یعنی با پی دوین راپورت که من روزانه رابردو ورم گرتوا لیکی کی امثال و حتی امرو 1168 جار هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان جا بە درۆن بوو بێ بە هێرشی زەمینی بوو بێ بە هەر جۆرێک لەو جۆرانی هێرشکردن لە بەڵێ لە سنووری بادینان زۆرتر لەو حاڵەتە هەیە گەرچی ناوچەکانی تریش بێگومان هێرشی کراوەتە سەر بەڵام زۆرترینی لەو سنوورەدایە بەڵام هێرشکاری زەمینی زۆر لەو سنوورەدا ڕوویداوە هەتا دوێنێ بە پێ و راپۆرتەی من لام بۆ 20,000 دۆنم زەوی سووتێنراوە لەلایەن هێزە ئیقلیمیەکانی دەوروبەرەوە بەڵام ئێمە نازانین هەر بەڕاستی سەرۆکی حکوومەت وەزارەتی ناوخۆ جێگرەکەی وەزارەتی پێشمەرگە هەڵوێستی فەرمی ئەم حکوومەتە چییە بەرامبەر ئەم هێرش و داگیرکاریە بۆی خەڵک ناحەقینی هەندێک جار گومانەکە ئەم هێزانی هەرێمی کوردستان لە خزمەتی هێزە ئیقلیمیەکانە بەڕاستی جۆرێک لە ملەقاندنیان بۆکەن و لە خزمەتی ئەوانە کارەکەن ئەگەر نا هەر لە دڵی بادینان ئێستا ڕێژەیەکی زۆر لە زەویەکەی کەوتۆتە دەستی هێزەکانی وڵاتانی دراوسێەوە بەڵام ئەم حکوومەتە بێهڵوێستا هەر لەم ساڵەدا نەک لەم کابینێدا 123 کەسی مەدەنی لە هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە لەم ڕژەیە 27 کەسیان مناڵ بوون 7 کەسیان ئافرەت بوون باشە سەرۆکی حکوومەت لەسەر هاوڵاتێکی مەدەنی خۆی نێتە جواب ئەرێ هەر بەڕاستی ینی ئەوێت چی بکە هەر لەم مانگەدا بۆ یەکێک لە پێشمەرگەکانی سەر بە هێزەکانی خۆیان لەوێ بە چەک و بە گولەی دوژمن لەناو براوە یعنی ئەم حکوومەتە کەی بێتە جواب لەسەر خەڵکی مەدەنی خۆی بینێمان کۆمەڵک گەشتیار بەو پەڕی حرمەتەوە کە گەشتیاری ناوچەکانی خوار و عێراق بوون لە هەرێمی کوردستان لە یەکێک لە هێرشەکانە ڕێژەی کیانگیانیان لەدەستدا یەکسەر بە شێوەیەکی فەرمی حکوومەتی عێراق هاتە جواب لەسەر خەڵکی خۆی بەس ئێمە حساب بۆ خەڵکی خۆشمان ناکەین بەداخەوە ئەوە تا بینین ڕۆژانە بەبەرچاوەوە لە ناوەچن و بێەوەی خاوەنێکیان هەبێ بێەوەی سەحەبێکیان هەبێ لیان بپرسێتەوە باش کاتمان کەمەوە بەزۆکە و کێشانەی باستان کرد لەگەڵ دکتۆر چەندە دەرفەتە ینی ئەم هەڵبژارنێک کە مانگی دەیە بۆ موچە بێ بۆ هەلی کار بێ بۆ سەقامگیری ئابووری بێت بۆ کەمکردنەوەی باز و ڕسوماتی نایاسایی بێ دەرفەتێک هاتوتە پێش دەکرێمانە قۆناغێکی نوێی دەست پێ بکە بەڵام چۆن بڵین دەست پێ دەکە کاک حەکیم خۆشبەختانە هەرێمی کوردستان پڕێتی لە ئەزمون و عەقڵی پێشکەوتوو بەڕاستی ئەمە هەر لەو فەرمانگانە لەو فەرمانبەرانی کە ئێستا داوامەکەن خەڵکێکی زۆر دڵسۆز و شایستەمان هەیە خەڵکێکمان هەیە لە ئاستی تاکە زۆر نیەتی خزمەتکردنی هەیە بەڵام بەداخەوە سامانی ئەم وڵاتە کەوتوتە لای کۆمەڵی خەڵک کە بە ڕۆژی ئاشکرا سامانەکەی ئەدزن هەموو شتێکیش بۆ خزمەتکردنی جا لە هەموو ئەو شتانی کە جەنابەت فەرموود پێویستی بە داراییەکی باشەیە من ئەڵێم
تەنها ئەم زاڵم و دیکتاتۆر و چەتانی کە ئێستا لەسەر حکمن ئەم دەسەڵاتی هەیە لیان پسەنەوە متمانە ببەخشن بە خەڵکی دەستپاک و ئەمین و ڕاستگۆ بڕواب کە بەس سامانی ئەم وڵاتە بکەوێتەوە دەستێکی نەزیه و پاک هەموو شتێکی پێکرێت لە هەرێمی کوردستان وە سەرچاوی مرۆیی و خەڵکی دڵسۆز لە هەرێمی کوردستاندا چەند بڵێ ئەوەندەی تر زیاتر هەیە لە هەرێمی کوردستان بۆ پەڕی خۆشحاڵیەوە بۆیە زۆر گرنگە خەڵک زۆر بە ڕاشکایی و بە غیرەت و بە جورئەتەوە بە چاوکراوەیی و بە لێزانانە سزای ئەم دەسەڵاتدارانە بن هەڕەشە و ئەو قسانەی کە ئەیکەن هەندێک جار ئەیبینین گوێمان لێبێ نەیان ترسێنێ بڕیار بدەن خۆیان ناڕەزایەتیەکەیان تەرجەمە بکەن وە گۆڕانکاریەکە تاقی بکەنەوە من بەڵێنەدەم بە پشتیوانی خی گەورە قۆناغێکی نوێی زۆر باش لە ڕێ هەرێمی کوردستانە بەس بە مەرجێک هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئامادە بن خۆیان ڕۆڵ ببینن بە شێوەیەکی مەدەنی لە گۆڕانکاری لەم هێزە دەسەڵاتدارانەیە. کاکتۆر کاتم زۆر کەماوە سێخولەکێکشی بۆ بەڕێزت ئەگەر قسەی شتەبی لەسەر بواری پەروەردەوە بزانام زۆربەی مامۆسانی وانە بێژ شەر لە سنووری پارێزگای دۆکن کە تاکو ێستا بڵێن دانەمەزراون بەگرێ بەز نەکراون دووش سەبارەت بۆی کە دەرفەتێک هەیە بۆی کەم کێشانە چارە سەر بکرێت لە مانگی دەکە ئێمە لە بەردەم هەڵبژارین بە کورتی بێ سپاس دەکەم. بله مازن بیژن صاد گوتن گوری کریاره که یعنی اف حکومتت بیجید هر بیجید و بیجید و خوش سال نوتا دو کی ما گوتی بس چند اف گود نکریه کریار یعنی ویگا و صادان ما مستعد گیره بس یتاین نهادی ندام مزراندن و صادان ما یتاین همه هر نه گیره بستن یعنی اصلا اوجی یکیش مسترین آستان گایا باشه اوی گنجی اوی لاوی اوی خشکی دی بیجن اوی که چه باشه هند سال خواندین و هند نخوشی برین و گل مالا خود گل خزان خود گل جان خود همی ترخان کری بوی خواندنی و بیا ما مستا و هم صاب راحتی پرینده خاره بار بکه ویگا یعنی هم هنده قد ناسین والله شول نی نبدست که بیجده همی شولا کم یعنی ما نگونه کلیه خلاص کر بید پیمانگه خلاص کر بید و شینی هم بچید بخو سکت شوله که بچیت بر مطعمه که آنجی کافتریا که جای که وسامانه مخابن او همی حکومتی اف چند نکریه و دلیوا یا دا مازراندن بوفان ما مستایانه دیده و بو گیری بس یعنی هندکات وید بنا گیری بس نینه و اوید گیری بس جید ماینا معلق ماینا هلاویسی نهاتی ندا مازراندن بیژن بس ناپیژن مخابن باشه و دەرفەتێکە بۆ خەڵک بیسی دەکە هەڵبژاردن لە ڕێیە بۆ چارەسەری و کێشانە بە کورتی بێ سوپاس دەکەم. بله وکی ما گوتی یعنی اگر ام حسر کن کابرگ دفعی که شول که 4 روزا و اوان 4 روزا پریوی نداده حقوی نداده مافیوی نداده اکید او روزا پنجه ناچید دی بویان جی دی گورید دی چه دفعی که دی افش باشه یعنی 4 ساله اوید گلمت کد مانه بیتی وی از ویب گوهرم زور طبیعیه مادم خود چه نکد از وی گوهرم برا دی برا یعنی بلا خلق ما و الحمدلله خلق ما ترى خوی شارع خلق ما ترى خو ی وعیبی بس بود قال هنديجي هندك نشن نفن زختار سرسريه یا ديكو بابا یا حزبه یا بنماله یا الى اخره وجا بتويا خلق ما خو شركت بلا بس بيت حتى فيري اول نه كابينه چون اف نه كابينه يعني بدرسي خدمت خلق ما نكريا وجا بلا بس بيشنو که هندك دي پل بجير 4 سالای که دي بينن کدی چه لهت کدی اب چه چاک سازی کرد کدی چه باشه کرد حق خراب تر لهادی اینه زورین یه بره و کدی برا گورین جاره که کدی چه لهت و هیوی کنجی خلق ما اوه چنده بکت و دلیوه که زیرین یار برسینگ ما اوشی که حل بجارتنن 2010 انشاءالله و خلق ما بزوریتا و هندکی دیب حل بشیرید انشاءالله بشن حکومت کانی بیتا آوا کرن و بشن خدمتا خلق ما بکن. بله سپاس دکین دکتر عیسی صدیق لدوه کارواکاک باور زمان لستودی سپاس تان دکم. سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ.